ئازیزان و خۆشەویستانی بینەر ئەو کاتتان باش. هەمزە ئاگۆشیم بە یارمەتی هاوکارانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەڵوێست و بەرگری هاتمەوە خزمەتان. هیوادارم کە کات و ساتێکی بەسوود و پرسێژمان بەیەکەوە هەبێ. موسیقای ڕاپ یاخود هیپ-هاپ موزیک کە بە موزیکی ڕاپ ناسراوە هاوکات لەگەڵ بزوتنەوەی فەرهەنگی هیپ-هاپ گەشەی کردووە و هەنگاوی ناوە. سەبک و ستایلێکی موزیکە کە دێزی و ڕاپ بەشی سەرەکی ئەو سەبکە موسیقیە پێک دەهێن و لە بزوتنەوەیەکی فەرهەنگیەوە بۆتە بزوتنەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی. هیپ-هاپ کە لە سەرەتای ساڵانی هەفتای سەدەی ڕابردوودا لەلایەن گەنجانی ڕەشپێستی شاری نیویۆرک سەری هەڵدا و بە ماوەیەکی کەم توانی سەرنجی خەڵکێکی زۆر بۆ لای خۆی ڕابکێشێ و بۆ زۆربەی وڵاتانی جیهان پەلپ هاوێژێ. ڕاپ وەک ژانرێکی تووڕەی موزیک لە بارودۆخ و هەڵاواردن و ستەم و نابەرابەری پێی نایە گۆڕەپانی هونەری و ناڕەزایەتیەکان و تا ئێستاش بە دوو قوتابخانەی جیاوازی وەک ئۆڵدسکوول و نیوسکوولدا بوونی خۆی سەلماندووە. هیپ-هاپ ساڵانی 90ەکانی زاینی لە ئێراندا سەری هەڵدا کە بە زۆرێک سەرەتا تەنیا بە دانس و سەما و بوارە وەرزشی و هونەرەکانی دیکەی پەیوەندیداری وەک سیکتبۆرد هاتە مەیدان و دواتر بە دوای تیرۆری توپاک شاکوور یەکێک لە ئەستێرەکانی ڕاپدا زیاتر لە نێو لاوانی ئێراندا گەشەی کرد و جێگای خۆی کردەوە و لە ژێرزەمینەکاندا و بە گروپی نەناسرا و ناوی خوازراوەوە دژ بە بارودۆخی نالەبار و سیستمی داسەپا و بەسەر کۆمەڵگەی ئێراندا دەنجی خۆی هەڵبڕی و تابۆکانیان شکاند. هەل لەو سەروبەندەشدا بوو کە ئەو سەبکە موسیقیە گەیشتە کوردستان و هونەرمەندانی لاو وەک سەنگەرێک دژ بە نیزامی کۆماری ئیسلامی و کێشە سیاسی و کۆمەڵایەتەکان کەڵکیان لێوەرگرت و جەماوەرێکی زۆری لە دەوری خۆی کۆکردەوە. یەکێک لەو گەنجە کوردانەی کە لەو بوارەدا کار دەکات و تا ئێستا چەندین بەرهەمی بڵاو بووتەوە و پێشوازی گەرمی لێکراوە هونەرمەندی لاو کاک فەردین ڕۆشنزادە ناسراو بە نوێنەرە کە میوانی ئەم جارەی بەرنامەی هەڵوێست و بەرگریە. سەرەتا بابەیەکەوە لە زمان هاوکارمان خاتوشنۆ میهرپەرەوەرەوە کۆمەڵێک زانیاری لەسەر ئەو هونەرمەندە بەڕێزە ببیسین. هونەرمەند فەردین ڕۆشنزادە ناسراو بە نوێنەر ساڵی 1380 هەتاوی لە گەڕەکی سەید شوکرەی شاری بۆکان لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی خوێندنی لەو شارە درێژە پێدا و لە ساڵی 1397 هەتاوی بەهۆی بارودۆخێکی نالەباری ژیان زێدی خۆیان بەجێهێشت و پەڕیوەی باکووری کوردستان بوون. هەرەو ساڵە لە باکووری کوردستان دەستی بە نووسینی هەڵبەسی ڕاپ کردو و لە ساڵی 1398 هەتاویدا تێکەڵ بە دنیای موزیک بۆ کاری موزیکی لەسەر سەبکی ڕاپ دەست پێ کردووە. کۆتایەکانی ساڵی 1398 هەتاوی قۆناغی ژیان دەگوازێتەوە و لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ دەبێت. بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هەست و کارەکانی نوێنەر دەبێت بۆیە هەوڵ دەدات لە ڕێگەی موزیکەوە دەرد و ئازار و ویست و داخوازیەکانی گەلی کورد لە بەرهەمەکانیدا جێبکاتەوە و وەک ڕاپەرێکی کورد بە زمانی کوردی باس لە کێشە و ئاریشەکانی نەتەوەکەی بکات. نوێنەر تا ئێستا لە چەندین کۆنسرتدا لە وڵاتی نۆروێژ بەشداری کردووە و کارەکانی پێشوازێکی باشیان لێکراوە. ئەو هونەرمەندە لاوە بۆ بەرهەمهێنانی کارەکانی خاوەنی گروپێکی تایبەت بەخۆیەتی بە ناوی یاسای ڕێکۆرد کە چەندەها ڕاپەڕ و ژەنیار تێدا ئەندامن و نوێنەر سەرپەرستی گروپەکە دەکات و دەگەڵ گروپ و ڕاپەرەکانی بەشەکانی دیکەی کوردستان پەیوەندێکی پتەوی هەیە. کاری هاوبەشیان دەگەڵ دەکات و مەبەستیشی لەم کارە یەکگرتووی موزیک و هونەری کوردیە. بۆ خۆی هەڵبەستی بەرهەمەکانی دەنووسێ و بڕوای وایە کە ڕاپەرێک پێشەوەی کە ڕاپەر بێت پێویستە نووسەرێکی باش بێت تا بتوانێت بەباشی پەرە بە هونەرەکەی بدات و هەستی خۆی دەرببڕێت. ئامانجی نوێنەر ئەوەیە کە بتوانێت هونەری ڕاپ لە کوردستان گەشە پێ بدات و گەلی کوردیش وەک هەر گەلێکی دیکەی جیهان لەو سەبکە هونەریە بەجێ نەمێنێ و بۆ ئەم مەبەستەش خەریکی دانانی شێوازێکی تایبەتە بۆ ڕاپ کەم مارکی کوردی پێوە بێت و تایبەت بە کورد بێت.
دەگەڵەوەشدا نوێنەر بەڵگا فیلمێکی لەسەر مێژووی سەرهەڵدانی هیپ هاپ لە ئەمریکا و گەشەکردنی ئەو هونەرە لە کوردستان دروست کردو و ئەمەش بە یەکەم بەڵگە فیلم دادەنرێ کە لە بواری هیپ هاپ و ڕاپ لە کوردستاندا کاری بۆ کرابێت. شانی باسە نوێنەر ئێستا وێڕای درێژەدان بە کاری هونەری وەک قوتابیەکی تینووی فێربوون لە وڵاتی نۆروێژ درێژە بە خوێندن دەدات. تەمەند درێژی و ساغی سڵامەتی بۆ ئەو هونەرمەندە لاوە خوازیارین. کاکە نوێنەرجان زۆر بەخێری بۆ بەرنامەی هەڵبێست و بەرگری. زۆر سپاسکار. لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەیەکی چووکەم بە مێژووی سەرهەڵدانی هیپ هاپ یاخود بڵین ڕاپ کرد. بەڵام پێم خۆش بوو لە زمان جەنابتەوە زیاتر ببیستین مێژووی ئەو ستایلە مۆسیقیە بۆ کەی دەگەڕێتەوە و ئامانجی چییە، دەیهەوێ بڵێ چی چۆنەکە ئاوە هاتوتە ناو ئەو گۆڕەپانی ناڕەزایەتەکان و خەڵکێکی ئاوە لە دەوری خۆی کۆ کردوێتەوە. سەرەتا سڵاو ڕێزمەیە بۆ هەموو بیژنەران و بیستەرانی کورد-کاناڵ و سپاس بە بەرنامەی جەنابیشت. ئەگەر بم هەوێ باسێکی کورد لە هیپاپ و ڕەپ بکەم دەتوانم بڵم کە هیپاپ کولتورێکە، شێوازێکی ژیانکردنە کە ڕاپ بەشێکی لەو شێوازی ژیانکردنەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بە ساڵانی هەفتە سەرەتای ئاخرەکانی ساڵانی هەفتە کە ئەو دەم ڕەشپێستەکانی ئەمریکا دایان کوتان لەسەر زرم و بیت لەسەر زەرب کە بتوانن شێوازایە بە کەلیمە و بە خوێنی لەسەر بیت موسیقا دابەزێنن. و دەتوانمەوە بڵێم کە چۆن شتەکە کێشرا بە ناڕەزایەتی و ئەم شتانە. لە ڕاستیە لەو زمانەدا کە ڕەشپێستەکان بەڕاستی لە ئەمریکا تەبعیزیانە بوو، ینی دژایەتیان دەکرا لەلایەن سپی پێستەکانەوە. ینی بۆ نمونەگەر تۆ ڕەشپێست بای لە ئەمریکا مافیەوەت نەبوو بڕۆیە شوێنێکی خۆش بڕۆیە مەسەلەن شوێنێکی خۆش کات بەسەربەری، حتمما دووسێ نەفرت لێ پێیا بوو کە مەسەلەن سوکایەتیت پێ بکەن یاخود جۆرێک چاول لێ بکەن. و ڕەشپێستەکان دژ بەو ناڕەزایەتیانە و دژ بەو تەبعیزانە ئاستان بە شێوازێکی موسیقایی دەستیان کرد بە دەربڕینی ناڕەزایەتەکانی خۆیان و دوای ئەو شێوازە لە تەواوی جیهاندا دەنگیدا و هەر نەتەوەیەک و هەر گەلێک بۆ خۆی توانی بەکاری بێنێ، وەک چۆن گەلی کوردیش ئێستا خەریکە بە شێوازی ڕەپ و هیپاپ بۆ خۆی خەباتێک ینی شۆڕشێکی ژیری بەڕێوە دەبات. باشە، پێم خۆش بزانم جەنابەت ئەو ژانرە هونەریە چۆن سەرنجی جەنابتی ڕاکێشا و بڵێن یا بڵێن چ تایبەتمەندێکت تێدادیت کە لە خۆت نزیک بێ و ئاوە خۆت تێدادیتەوە و دەست بەکار کرد؟ دەتوانم بڵێم لە ناو ڕەپی کوردستاندا و کۆمەڵگای کووردە ئێمە بەڕاستی کێشەیەکی زۆرمانەیە. وەو کێشانە تۆ ئەگە بتەوێ دەریان ببڕی چەندها ڕێگامان هەیە بۆ دەربڕینی کێشە و ناڕەزایەتی خۆت. یەکیانەوەیە کە تۆ بتوانیت نووسەرێک لە ڕووی بە نووسینی کتێبێک ناڕەزایەتەکانی خۆی دەردەبڕێت. یەک دانە موسیقاژەم بە موسیقایەک و یەک دانە ڕەپێریش دەربڕین بە سازکردنی موسیقایەکی ڕاب ناڕەزایەتی خۆی دەردەبڕێت. ئەمنیش وەک چۆن عەرزەتکەم لە ناو کۆمەڵگای کووردا زۆرمان کێشە هەیە. ئەمن کەو کێشانە دەبینم لە کۆمەڵگادا، کێشەهای داگیرکاریمانەیە، کێشەهای کۆمەڵایەتیمانەیە، کێشەی هەژاریمانەیە، کێشەی ینی کێشەمان بەداخەوە لێ نابڕێتەوە، دائیمەن کێشەمان هەیە و من توانیومە کە ئەو کێشانە بە ستایلی ڕاپ دەرببڕم. دەگەڵ ڕاپەڕێک باسی کارەکانی جەنابتانم دەکرد، ئەو پێوا بوو کارەکانی جەنابەت جیاوازن، جیاوازەکەش لەوەیدایە کە تەواو کوردی کار دەکەی. ئەوە بۆ چوونیوی بوو بۆ خۆت پێ دوایە ئەو جیاوازیە چییە کە کارەکانی تۆ لە ڕاپی بڵین ئینگلیسی زمانێک، فارس زمانێک، عەرەبی زمانێک زیاد دەکاتەوە؟ دەتوانم ئەوە دەرس بکەم کە کۆمەڵ ڕەپی کوردستان لە ئێستا ستایلێکی شێوازێکی تایبەت بەخۆی هەیە کە هیچ کۆمەڵگایەکی تر ینی ئەو شێوازەی بەخۆیەوە نەگرتووە. ئێمە ژیانی لە کارەکانماندا توانیومانە مەسەلەن شێوازێکی تایبەت بۆ ڕەپ و هیپاپی لە ناو کوردستاندا دابنین و لەو شێوازە مەسەلەن بۆ نمونە تێکەڵکردنی ئامێرە کوردیەکان لە ناو موسیقادا بووە، باسکردن مەسەلەن لەو کێشە کۆمەڵایەتیان و کورداندنیان لە ناو موسیقای ڕەپدا بووە کە ئێمە توانیمانە ئەو کارانە بکەین و شێوازێکی تایبەت بە خۆمان هەبێ، تێکەڵکردنی نیوسکوڵ و قوتابخانەی کۆن و قوتابخانەی نوێ کە دەبێتە نیوسکوڵ و ئۆڵدسکوڵ.
ئێمە توانیمانەوە دوانە تێکەڵ بکەین و لەو نێوەشدا شێوازێکی کوردایەتی تێبخەین، جا لە چ لە بواری موسیقاییەوە بێ چ لە بواری نووسینەوە بێت. مارسەواری شەڕی خۆم لەگەڵ خۆم لەناو دێڕمەناو نوێنەر لە دایک بووی بۆکان لەناو چێم و کریان لە ڕۆژهەڵاتی کوردستان محکوم بە پارێزەری و پاسەوانی کولتور و بیر و بڕوایی پاب لەناو کوردستان ڕەنگی یاسەواری هەڵەکان لێمان سوور دەبێت کاتە سنوورەکان دەورت دەدەن و لێت توور دەبێت حاکمان و خوێن خواری پارێزەرە کڵۆبەرداری یەرچی بکێ ئاخر بڕیار بەردەستە سەرمایەداری لێرە بێتەوەن تەوەنبەر تەوەنبار بێتەوەن محکوم بە ژیان لەناو کۆمەڵی بێڕ و بێڕاین قاتڵانی نەفسی من لەکوێ خۆتان پەلا مەردەکە هەرچی لەگەڕم نییە و ناوە بینم کێن و لەکوێ سەوانانی شار و بیر و بڕوا ئێمەین دەنکەڵ بڕاوانی کەلام و حەق ئێمەین ئێمە هیپۆپە کوردینە لە ئورمیا و مەهاباد شێرە ڕاپە کوردینە لە کوردستان ڕۆژهەڵات لەناو ژێر زەویەکانی شار خوار تێرە لە خوار ئێمە خەریکیم و پارێزەری لە ڕەپ و هیپاپ چ بە کورمانجان سۆرانی پێدەڵێم کۆ بزانی هەرچی نەخۆشیە لێ ئەدەم کاتە بزانی. باشە کاکە نوێنەرجان جەنابەت باسی وات کرد کە لە کارەکانی جەنابەتدا ئەو دوو قوتابخانە کۆن و نوێ واتە ئۆڵسکوڵ و نیوسکوڵ تێکەڵ کراون یعنی تێکەڵ چێش کردوونە وەک خۆی جیاوازی ئەو دوو قوتابخانەیە دەچیدایە. لە ڕاستیە ڕەب دەبێتە دوو بەشێکی ناوی مینستریمە بەشێکیشی ناوی ئەندەرگراوندە کە زۆربەی ڕەبخوێنەکانی ئێمە لە ناو کوردستاندا لە کاتی ئێستاە ئەندەرگراوند دەتوان بڵم 70% ئەندەرگراوندن. ئەندەرگراوند دەبێتە هەمان ژێرزەویەکان کە مافیان نییە ینی لە ژێر زەویەوە کار دەکەن نایەنە دەرەوە. مینیستریم چییە؟ مینیستریم ئەو ڕەپەیە کە ئێستا لە ناو میدیاکانی جیهانیدا لە ناو تیڤەکان ڕەکلامی بۆ کرێ لە ناو میدیاکاندا ڕەکلامی بۆ کرێ ڕەپێرەکان دەناسرێن بە میلیۆنها بینەر بە میلیۆنها پارە بە ماشێنی چاک. بۆچی ئەو ڕەپەدانراوە مینیستریم؟ بۆ ئەوەی کە نیشاندانی ناحەزی ڕەب لە ناو کۆمەڵگادا بۆ نمونە ڕەبخوێنەکان دێن لە وشەهایەکی زۆر نەشیە و سەدان جاری استفادە دەکەن لە ناو مەسەرەن تراکێکدا. بەڵام ڕەبخوێنە ئەندەرگراوندەکان ئەوانە وەک لای خۆمان پێڵێن حەقی کارکردنیان بە ئازادانە نییە، ناتوان ئازادانە کار بکەن. تیڤەکان پشتیان ناگرن چونکی ئەمانە دژ بە کۆمەڵگا کار دەکەن، دژ بە و مەسەلەن کۆمەلگاگە بیرێکی خراپی تیابێ دژ بەوان کار دەکەن، دژ بە داگیرکاری کارەکەن، دژ بە سیستمن کولەن دەتوانمەوە بڵم، دژ بە سیاسەتایەکی غەڵەتن لەناو کۆمەلگادا. وە زۆربەی ئەو خەڵکەی کە ئێستاش هەن پشگیری لە ڕەب ناکەن لەبەرەوە هۆیە دەتوانم بڵم. زۆربەی مەسە میدیا گەورەکان هەن ناتوانن ینی پشگیری لە ڕەپیان دەرگراوت بکەن چونکە ڕەپێکی سیاسیە، ڕەپێکە کە کولەن باس لە کۆمەلگایەکە، باز لە کێشەکانی کۆمەلگایەکە. و زۆربەی میدیاکانی شەن کە ئێستا خەریکن کێشەکانی کۆمەلگا دادەپۆشن کە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە، بەڵام ڕەپی ئەندەرگراوند خەریکە و کێشانە دەخاتە ڕوو. کاک نوێنەر دەگوترێت کە جەنابیشت ئاماژەت پێ کرد کە ئەو ستایلە ڕوویدا نەعەدەڵاتیەکانە، ڕوویدا سیستمە، ڕوویدا دەستەڵاتە، دیاردەناشرینەکان لە قاو دەدا، دایان خاتە ڕوو، خەڵکی وشیار دەکاتەوە بە زمانێکی زۆر سادە و بازاڕی، زمانێکی عامیانە دەدوێ. هەر بۆیە کە جۆرێک هەستیاری دروست کردو و دەستەڵاتداران یا سیستمە دیکتاتۆرەکان یا ئەوانەی کە پیان وایە کە ئەوان دەگرێتەوە ڕووی دەوانە جۆرێک پیلانجێڕی بۆ دەکەن، حەولی دەن بەلاڕێیدا برن، وێنەیەکی ناشیرنی لێ پێشان بدەن. بە زۆرێک لە زۆرەکان تەنانەت دوای لاتەوە کە ئەمن هندێک دەزانم ئاگام لێیە خودی ڕاپەڕەکان دەبەرابەری یەکتردا ڕابگرن. جەنابەت پێم پۆشە بۆچوونی جەنابەت لەسەر ئەو بابەتانە بێت. کاکەم زەگیان وەک دەزانی من ئاماژەم پێکرد ڕەپی ئەندەرگراوند باس لە کێشەکان دەکرات، باز دژ بە سیستمە هەمان بووە، ینی ڕەپەرە بووە لەسەر ئەو قسانەی کە کردوویەتی تێرۆر کراوە کاکە لە ئەمریکا کوشتراوە، ناڕزایەتی خۆی دەربڕیەوە کوژراوە و سەدان ڕەپەر نەکرد توپاک شاکوور شەر تێرۆر کرا، بەڵام ڕەپەرانی زۆری تریشمان هەبوو هەر بەداخەوە کوژراون لەسەر ئەو قسانەی کە کردویانە تووشی کێشە بوونە. لە ناو ڕەپی کوردستانیشدا ئەو شتەمانەیە کاکە پیلانەکانی داگیرکرد ئێستاش لە ناو موزیکیشدا لە کۆڵ خەڵک نابێتەوە. بۆ نمونە پلانەکانی داگیرکرد مەسەلەن دێ ڕەپێرەکان هاندەدا بۆ لای خۆیان دژ بە ڕەپێرەکانی تر ڕایان دەگرێت، چۆن بۆ نمونە ئایدۆلۆژیایەکی سەقەت دەخەنە ناو مێشکیانەوە کە مەسەلەن ئەنگۆ هەمان بۆ لە ناو کوردستان هەمانە کە ئێستا خەریکن
کۆمەڵی ڕەپێر پەروەردە دەکەن بە کوردی ڕابەخوێنن بەڵام دش بەوەن کە ئەگەر تۆ بڵێ من خەڵکی کوردستانە من دەمێ بە زمانی خۆم بۆ مافەکانی خۆم تێدەکۆشم دش بەوەن کوردیشن بە کوردیە خوێنن بەڵام دش بەو شتن ینی هەمان بۆ لەن زۆرێک ڕەپێر هەن دش بە ئێمە جەماعەتێکی زۆرین ڕەپخوێنە کوردەکان کە خەریکن بۆ مافەکانی کورد تێدەکۆشن بەڕاپ بەڵام جەماعەتێکی تریشان کە دش بە ئێمە کە ئێمە بۆ مافەکانی کورد تێدەکۆشین و ئەوانە هەمویان ینی دەتوانم بڵم دەستپەروەردەی ئەو ڕەپ خوێنە فارسانن یاخودە و کەسانەوە بینە ستیدیۆ باسی کۆمەڵێک ڕاپێرت کرد کە ئەسەم پلانێکی کۆماری ئیسلامیت کرد بۆ کەمڕەنکردنەوەی 20 داخوازیەکانی نەتەوەکەمان یاخود خستنەڕووی ئەو کێشانەوانە باس لەوەی کرد کە هندێک لە ڕاپەرە کوردیەکانیان تێکەڵ بە کۆمەڵێک لە ڕاپەڕی دیکە کرد و لۆگۆیە ئێرانیان لێدا و نازانم پێم خۆش لەسەرەوەی وەک پێم کوتی ئەمانە هەموو پلانەکانی داگیرکردن کە ئێستا خەریکن ڕەپ خوێنە کوردەکانمان هەڵدەگرن دەیان خەنە ڕوبەڕووی ڕەپ خوێنە کوردەکانی ترمان دەیان هێنن مەسەلەن فریویان دەدەن کاکە بە زەربی ناوبانک بە زەربی پوڵ بە زەربی پارە هەموو شتێک ئینسان هەموو فری و دەخوای ئەمە زۆر کەسمان هەیە لە کوردستان خیانەتکارە کاکە دش بە کورد شەڕ دەکا لەناو ڕەپ خوێن و هونەریشدا شتەمان هەیە کە زۆرێک خەڵکن کە دش بە ئێمە ڕاوەستاون و دش بە هەموو شتەکانمانن بۆ نمونە کە تۆ باست کرد ئەم پرۆژە شتامە مەسەلەن کۆمەڵێ خەڵک لە ناو ئێراندا هەستاون پرۆژێکیان ساز کردو هەموو خەڵکیان هێناوە هەموو ناسنامەیەکی تریان پێ ناسنامەیەکی تریان پێ هاتوون خۆیان بە ناسنامەیەکی تر دەناسێنن کە بەداخەوە کە خەریکن ڕەپێرەکان ڕوو بە ڕەپێرەکانی تر ڕادەگرن کە بەڕاستیەوە من بە پلانەکانی داگیرکەری ناو دەبم بۆ نمونە بەڵام ڕەپی کوردستان لە کاتی ئێستا زۆرێک ڕەپێرمانێ دەستخۆشیان لێ دەکەم هەتاگە ئەوانیش منیان بەدڵ نەبێ شتێک ئەوانی ژەگە بۆ مافی کورد تێکۆشابێن باس لە کێشەی کوردیان کردبێ من دەستخۆشیان لێ دەکەم بەڵام ڕەپخوێنانێک کە هاتوون دش بە ئێمە ڕاوەستاون کە ئەنگۆ باس لە کوردستان زۆرە کەسمانە بۆ کە ئێمە مەسەلەن لە ناو ڕەپەکانماندا باسی مافی کوردمان کردووە هاتووە پێی فشە بووە ینی هاتووە مەسەلەن بە شێوەیەکی تەحقیرامی چاوی لە شتەکە کردووە کە ئەمانە هەمویان پیلانەکانی داگیرکرد یاخۆت ئێمە پێڵێن ڕەپی فارس زیاتر ئەمەیان ڕەپی فارسە کە دش بە ڕەپی کورد ڕاوەستاوە زۆرێک دەڵێن نایەمە ڕەپی فارس و ڕەپی کورد براین بەڵام من برایەتێکە وەکو ئەم برایەتی باکووری کوردستانە کە دەڵێن تورک و کورد بران بەڵام ئەگە ڕۆبەڕۆی ڕادەوەستن کوردەکە مافیەوەی نییە بڵێ من کوردم ئەمە باز لە شتێکی گەورەتر دەکەین ئەویش ستایلی و موزیکێکی جیهانی وای لێ هاتوو ئێستاوەی کە من بیستم لە ساڵی 2006 لە ئەمریکا دوای موزیکی کلاسیک ڕاپ پلەی دووهەمی هەیە لە لای خەڵک یعنی تا ئەو حەددا پێشوازی لێ دەکرێ و یا پێشوازی دەکراوە و پشتی گیراوە بەڵام بە لەو دەرفەتەدا بەیەکەوە یەکێک لە بەرهەمەکانی جەنابەت ببینین ئازانی خۆشەویستان بەیەکەوە دەچینە لای یەکێک لە بەرهەمە نوێیەکانی هونەرمەندی لاو جوانچاک کە نوێنەر کە دەو ماوەیدا ئەڵبۆمێکشی بڵاو کردێتەوە و ئەگاڵەن دەبم نۆ تراکتی دەخۆی گرتووەنێ بۆیە بەیەکەوە دەبیسین و دەیبینین و دەگەڕێنە وڵاتان لێدەم پێیکی شەڕەب سەڵم خوێنی گێل بەکە ڕەنگە و ڕەنگە سفری شامی دزان لە کاتی شام و یەوار سەردەمی دزانە دز لەبەر چاو گوناح بەستە زمانە بێژە پێم کامەڵ ئەبژێری دزی یاسایی یا دزی سیاسی ئەسایی ماڵت دەبا بەڵام سیاسی ژین و ژیانت دەبا مافووەوە تووە قوڵ هۆشت دەبات و داهات و نیشتمانت بەگادەدا ئەسایی هاڵت دەبژێرێ بە سیاسی تۆ بە خۆت هەڵەبژێری ئەسایی شوێنی بەندە بە سیاسی بەندی خانەکان و یاسایان بەدەستە تاک پەرستی و فیدا یەک نەفەر بوت پەرستی و چەوێ یەک بەشار ئەرە پێویستە ئیبراهیمێکی تر بۆ شکانی بوتەکانی شار لەسەر دەمێکدا دەژین کە مرۆڤەکان دەبنە کۆیلەی بوتەکان لەسەرە شەقامە دەیچقێنن بەتوو پێکەری تاکەکان خوێناوی مەرگە ئێرە کوژرانمان لایەن
ماڵی شڕم کە خۆمان دەبینم لە خۆم دەکەم شەرم لە خیانەتەکانی براکان من لە خۆفرۆشی هاو زمانان من لە جەماعەتێکە بوونەکای و گاڵتە جاری دنیا و گردون و زەمان خوێنی برایانم بەو شۆ پێم وستەستێنمەوە دێر بەدێر جوابی برامونەدا ئێمە چیمان کرد کە لێرە ملمان کەوتە ژێر ترس لە چاومدا نابینی چون ڕێگەم حەقە و هاوارم خوێن لێرە یادە بەسەردا خەیالەدار دەدەنە گۆڕت لێ دەکەم بێ شوێن خوێنی برایانم بەو شۆ پێن وستەستێنمەوە دێر بەدێر جوابی برامونەدا ئێمە چیمان کرد کە ملمان لێرە کەوتە ژێر ترس لە چاومدا نابینی چون ڕێگەم حەقە و هاوارم خوێن لێرە یادە بەسەردا خەیالەدار دەدەنە گۆڕت لێ دەکەم بێ شوێن گۆڕستانی تانگر قەتڕ و تیربار و یعدام بانگەواسی چیەکەن تیر بە سنگی کێدن ئازار بووم بە خەتی سووری کۆمەڵ ناوە بەند و تاڵی تۆرەکانی سەردەم نەفرەتەن لەبێ ساحیبی زنجیر و بانمە بەجیرە بۆ گورگانی لەش خۆرە مەسەفە و دیێت بە زووی سەرەی تۆش کێشاوە دەکەی تۆڕۆ بە حەقیقەت خۆ بە گێلزانینت لێرە نرخی بە چەند سەگی ئەسحابی کەف دوای سەڵ بووە بەشەر بەڵام هەر ئێوەن ماون لەناو پێستی ساڵ وتەکانم تەمسیلە بوو لە تێپەڕبوونی ڕۆژگار لێرە کۆمەڵەتێک کوش بەدەست بوونە دادکار کە بڕیاری مان و نەمانە لە دەست چەکوشی بێ شەڕەفیەوانە ژنی من دەبێ بە کام پێنووسی دزرا و بنووسێتەوە دەزانی مێژوم لاپۆڕەکانی مێژوم بە کام بیرەڵ دەدەنەوە ڕوخساری شێوەم و شێوابی کۆمەڵگامە ڕێگەی هەق تەنها ڕێگەیەکە کە گەڕانەوەی بۆ مەرگە تانەی شکێنم تابووەکان و وەتەکان مردنم گەورەترین شەرمە لە گوێچکەمدای ڕۆڕوێکانی دایکێکی دڵپڕ کە لێیاندا کۆڕیان لە شقام جوانم مەرگ و شەهید کرد سێگولە لەسەر سینگ بەهۆی داوای هەقیژین تاوانمان کامەیە ئەوەی کە مرۆڤین یەخود کوردین ئێمەین کە لە شقامەکان لە باوشی مەرگین وێنی برایانم بەو شۆ پێم وستەستێنمەوە دێر بەدێر جوابی برامونەدا ئێمە چیمان کرد کە لێرە ملمان کەوتە ژێر ترس لە چاومدا نابینی چون ڕێگەم حەقە و هاوارم خوێن لێرە یادە بەسەردا خەیالەدار دەدەنە گۆڕت لێ دەکەم بێ شوێن خوێنی برایانم بەو شۆ پێن وستەستێنمەوە دێر بەدێر جوابی برامونەدا ئێمە چیمان کرد کە ملمان لێرە کەوتە ژێر ترس لە چاومدا نابینی چون ڕێگەم حەقە و هاوارم خوێن لێرە یادە بەسەردا خەیالەدار دەدەنە گۆڕت لێ دەکەم بێ شوێن کۆترە سوورەکان ئەڵێن ئێمە گمەی ئەو چیایانەین کە ناجۆزرێنەوە ئێمە گەروی ئەو شعرانەی کەوشک ناکەن ئێمە لە نەسلی ئەو باهۆزانەین کە نانوشتێنەوە ئەمڕۆ کۆترە سوورەکان بە ئێزگاری گەڕاونەتەوە و ناچنەوە تاران دەستت خۆش بێ کاکە نوێنەرجان وەک دەزانین ڕاب لە دوو بەشی دیجی واتە ڕیتم و ئامێری بڵین ئلکترۆنی و میکسی دەنگ پێک دێ بەڵام تۆ هاتووی کۆمەڵێک ئامێری کوردی تێکەڵ بە ڕاب کردو مەبەست لەو کارەسی بوو مەبەستی من لەو کارە ئەوەیە کە دەمەوێت مارکێتێکی تایبەت بۆ ڕەپی کوردی دابدرێت یعنی بە دووسبەی ڕۆژ کەسێک نایە وڵا بڵێ ڕەپەکەیەوانە وەکو ڕەپی مەسەرەن فڵان گەلە فڵان وڵاتە ئێمە هاتوین لە وەسەتەدا دەمانێت ڕەپێکمان هەبێت لۆگۆیەکی کوردانەی لێدەی دقیقەن ینی مارکێکی کوردی پێوە بێت مارکێتێکی کوردیماندا خەریکین ینی ئێستاش چەش کۆتایی نهاتوە خەریکین ڕەنگە لە داهاتووە من ناتوانم بڵم کەنجیە ڕەپی کوردی بتوانم لە ئاستێکی زۆر گەورەترا بینم بەڵام دەکرێت چەو شتە کە تۆ دەتوانین من ناتوانی کابرا بێهیوا بێ دەکرێت تۆ ڕۆژێک ڕەپی کوردیش لە ئاستێکی زۆر مەزندا ببینیت کە وەک چۆن کۆمەلگاکانی تر ڕەپەکانیان چەندە بەهێز ڕەپی کوردیش ڕۆژێک وای لێ دێت من لەسەرەوە هیوایم باشە کاک نوێنەرجەنابەت کە ئاوا بەڕژدی ڕۆچوێتە نێوکاری موزیک و ڕاپەوە دەتەوێت بڵێ چی دەتەوێت چ پەیامێک بگەێنی کاکەم زاوەک ئێستا ڕاپ موسیقایەکە کە زۆربەی گەنجەکان ئێستا گوێی دەدەنێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانم بڵم 80% گەنجەکان گوێبیستی موسیقای ڕاپن بەڵام نەک ڕاپی کوردی خەریکی گوێبیست بوونی موسیقای ڕاپی فارسی و ئێمە کە ڕەپی بەڕاستی ڕەپ خوێنە کوردەکان زۆر نین کە بڵم مەسەلەن تیعدادیان زۆرە و خەڵک دەتوانێت گوێ بداتە ڕەپێرە کوردەکان ڕەپ خوێنە کوردەکان تیعدادیان کەمە کاکە بۆ کەمن بربەستەکان دێتە سەر ئەو بابەتە زۆربەیان
کە مەسەلەن مافی خوێندنیان نادرێتێ کاکە وەک پێم کوتی ڕەپ ئێمە ئەو ڕەپانەی وا کار دەکەن لەوێدا ڕەپێکی ژێرزەمینیە کە زۆربەی باس لە کێشەی کۆمەڵگا دژ بە سیستمە دژ بە دەسەڵاتە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا تۆ ناتوانانی مافیەوەت نییە کە تۆ ناڕزایەتی خۆت دەربڕیت ئەوش تۆ مافی خۆت نییە لە شەقامەکان ناڕزایەتی خۆت دەربڕیت بگا لە موزیک کە بڵاو بێتەوە بە میدیادا بڕوات و ئالەم شتانە زۆربەی ڕەپ خوێنەکانیش کە پێشتر کاریان کردووە و بەرهەمیان داوەتە دەرێ ئێستا کار ناکەن دیسان دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی کە هەز دەکەم زۆر بەلای کوردایەتی ڕاپت زۆر بەلای کوردایەتی داشکاندوێتەوە سەرەتا منەگە بمە جوابی و پرسیارە بدەمەوە دەبێ سەیری کۆمەڵگاکەی خۆت بکەیت ئەگەر کۆمەڵگەی من وڵاتێک باە کە بێ کێشە باە کێشەیەکمان نەبایە بۆ نمونە وەکو ڕەپی وڵاتانی تر ئێستا ڕەپی وڵاتی مەسەلەن نەرویج نۆروێژ ڕەپێکە بۆ نمونە باز لە کێشەوشت ناکەن ینی زۆربەی ڕەپەکانی مینیستریمە باز لە خۆشگوزەرانی دەکەن بەڵام ڕەپی کۆمەڵگایە من سەرەتا سەیری کێشەکانی خۆمان دەکەن 1 2 3 4 5 یەکەم شتیان ئەوە دەگەڕێتەوە ئمە خاکمان نییە خاکمانەیە داگیر کراوە دوو زمانمان داگیر کراوە ئەو خەریکە کولتوریشمان داگیر دەکرێت کاکە ینی تەواوی ئەو شتانەمان کاتێک خەریکە لێ دەستێنن ئێمە دەبێت شەڕی بۆ بکەین ئەو شەڕەت چ بە چەک بێت چ بە نووسین بێت چ بە کوتم بێت چ بە شێواز هەر شێوازێکی تر بێت دەست خۆش بێ کاکە نوێنەرجان ئاگەمان لێ دی بە ئیش ئاماژشم پێکرد کە بەو زوانە لەو ماوەیەدا بڵێن ئەڵبۆمێک بڵاو بۆتەوە ئەو ئەڵبۆمت ناوی چییە و هاوکات دوای ئەو ئەڵبۆمە چی دەکات بەڕاستەوەیە پلانی تازە چییە ئەم ئەڵبۆمە ناوی بەهارە ئەوە ئەڵبۆمێک بوو کە بەڕاستی زۆربەی تراکەکانی ئامێرە کوردیەکان بەکارات بسەمپڵین کرابوو و لە داهاتوودا ئێمە ئێستاش بەردەوام خەریکی کارین یانی ئەوە نییە بڵین سەری لێ بخەوێنین یاخۆت بڵین وەلای بنین بەردەوام خەریکی کارین خەریکی تراکین خەریکی ئەڵبۆمی داهاتوو دەبین خەریک کلیپ ببین هەتا ئەو شوێنەی بتوانین ئەم خەکە جوانەی منەهی توێ هیەوانەیە کە لەسەری خێنیی بە فیڕۆیە ئەغڵەتە ئەس زەمانە کە کەچمێری نامیزانە هەرچی دەگەڕم دەبینم حاڵی کوردستانم فێرانە بە منیش وەک ڕەپوانێکی ڕۆژهەڵاتی دەنووسم لە شار لە دەرە لە ئاشتی و هەڵمەتی پێگەر بەپرسە لە دڵم ڕوبەکەم لە یەقین لە تا بەدڵ نیایە وەڵامی دەبێتە چوارسرا هەرە پرسم کێ ئازاد دەبێ منیش ڕوو بە نیشتمان هەستم بێمەوە دڵن دەگیر بووە لە سەرمان لە قفەس دەبند کراوە لێمان نا بەڵام کوردستانی من ئێستا شیعەکانی پڕە لە شەڕ خواز وەکو من هەم پیرۆزبیت پێ دەڵام دیسانەکانە هەم دەستخۆشیت پێ دەڵام زۆر سپاس لەوەی کە ئەو دەرفەتت پێداین و میوانی بەرنامەکانمان بووی هیوادارین کە سەرکەوتوبی ڕۆژ بە ڕۆژتی تازەتر و نوێتری لێ ببینین زۆر سپاس بۆ ئەنگە و بەرنامەکەتان و سپاس بۆ کورتکان ئاڵناڵ هەر بژی سپاس بۆ تۆش بینەرانی ئازوو خۆشەویستی کورتکاناڵ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی هەڵبێست و بەرگری تا بێگەشتنەوە و دیدارێکی دیکە هەر شاد و ساغ و سڵامت